الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. حميم والكتاب المبين. إنا أنزلناه في ليلة مباركة إنا كنا منذرين. فيها يفرق كل أمر حكيم أمرا من عندنا إنا كنا مرسلين. رحمة من ربك إنه هو السميع رب السماوات والأرض وما بينهما إن كنتم موقنين. لا إله إلا هو يحيي ويميت. ربكم ورب آبائكم الأولين بل هم في شك يلعبون. فارتقب يوم تأتي السماء بدخان مبين يغشى الناس هذا عذاب أليم. يغشى الناس هذا عذاب أليم. ربنا اكشف عنا العذاب إنا مؤمنون. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله الذي أنزل على عبده الكتاب ولم يجعل له عوجا قيما لينذر بأسا شديدا من لدنه ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا حسنا. سپاس و ستایشی بێپایان بۆ خوای گەورە و میهرەبان. درود و ڕەحمەتی ئەو لەسەر گیانی پێغەمبەری ئاخر زەمان و لەسەر ماڵ و خێزان و یار و شوێنکەوتوانی تا گەیشتنەوە بە دیداری خاوەنی زەمین و ئاسمانەکان. دەستگای ڕۆشنبیری و نووری حکمانلقی سلێمانی لەژێر دروشمی خەیڕوکم من تعلم القرآن وعلمه والقرآن يجمعنا لە درێژەی چالاکیەکانی خۆی هەڵاستێ بە سازدانی ئەمە هەنگە بۆ پێدانی مۆڵەتی قورئان خوێندن بە پۆلێک لە فێرخوازانی شاری سلێمانی و دەوروبەری کە ئەمە شەشەمین ئاهەنگی ساڵانەیەتی بە هیوای ڕەزامەندی خوای پەروەردگار و سوود و کەڵک گەیاندن بە کوردستان و نەوەکانی ئێستا و داهاتووی.
وێڕای سوپاس و پێزانینمان بۆ بەڕێز کاک حاجی ئەحمەدی حاجی عەلی شەمەی و ستافی بەڕێوەبردنی ئەم مزگەوتە کە ئەمە سێهەمین جارە دەبینە ئەرک بۆیان لەم شوێنەدا هەمان ئاهەنگمان سازدا بۆیە داوا لە بەڕێز مامۆستا مەلا هەڤاڵ سەیفەدین دەکەین ئیمامی مزگەوتی حاجی ئەحمەدی حاجی عەلی بفەرمێت بۆ وتەی بەخێراتن زۆر سوپاسی دەکەین. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين حمد و سنا و سپاس و ستایشی بێپایان بۆ ذاتی پاکی پەروەردگار کە خالقی ئەرز و ئاسمانە و درود و صلاة و سلام و برکات بڕژێت بەسەر ڕۆحی پرشنگداری هەمیشە زیندوی حەزرەتی محەممەد المصطفى صلى الله عليه وسلم و بۆ سەر ڕۆحی یار و یاوەران و شوێن کەوتوانی بێ هەتاوەکو ڕۆژی دوایی. ئیماندارانی بەڕێز، میوانانی خۆشەویست، برایانی بەڕێزم و خوشکانی بەڕێز، یاخوا بەخێر بێن بۆ ئەم بۆنە پیرۆزە. من وەکو ئیمامی ئەم مزگەوتە و بە ناوی ستافی مزگەوتەکەمانەوە بەخێرهاتنی یەکە بە یەکەی ئێوەی بەڕێز ئەکەین. هاتنتان ببێتە مای خەیر و بەرەکەت و ڕۆیشتنتان هەنگاوەکانتان کە ئەڕۆنەوانێ خوای پەروەردگار گوناهتان لێ هەڵبوەرێنێ. یەشەکی دەستخۆشی لە برایانی بەڕێز ئەەکەم دەستگای ڕۆشنبیری نووری حکمە کە هەڵسان بە سازدانی ئەم مەراسیمە پیرۆزە. من دەستخۆشی لەو مامۆسا بەڕێزانە ئەەکەم خوای پەروەردگار نمونەیان زیاد بکە بەڕاستی ئەمڕۆ و لەم کات و سات و زەمانەدا ئەم نەوعە مەجالیسانە کەم بووەتەوانێ. بۆیە جێگەی فەخر و شانازیە دەستخۆشی و سپاسگوزاریان لێ بکرێت بەهۆی ئەم خزمەتکردنەوە کە پۆلێک لە مامۆسایانی بەڕێز کە ئیجازەی قیراعەت وەرئەگرن و من پیرۆزباییان لێ ئەەکەم. بۆیە ئەم بەڕێزانش قسەی خۆیان هەیە. من جارێکی تر و دووبارە بەخێرهاتنی یەکە بە یەکەی بەڕێزتان ئەەکەین. مامۆسایانی خۆشەویست، مامۆسایانی مێزەر بەسەر و مێزەر پاک و هەم کەسایەتیە بەڕێزەکان، یاخوا بەخێر بێن، سەرچاومان خێر و بەرەکەتان هانی بێ ئینشاء الله تعالى. والسلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله وبركاته. سپاس بۆ مامۆستای بەڕێز مامۆستا مەلا هەڤاڵ سەیفەدین. لە دەستگای ڕۆشنبیری نووری حکمە لەقی سلێمانی زۆر سوپاسی دەستگای ئاسایشی سلێمانی دەکەین کە هاوکارمان بوون لە بەجێگاندن و ئاسانکاری بۆ ئەم کارە و بەتایبەت یاری لەدەرێتی ئاسایشی سەرچنار و ئەزمڕ و ماڵکەندی جارێکی تریش سوپاسیان دەکەین. ئێستاش گوێویستی وتەی لەقی سلێمانی دەستگاکەمان دەبین لەلایەن بەڕێز مامۆستا عەلی عەبدوڵڵا ڕەسوولەوە جەنابیان با بفەرموون. بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سوپاس و ستایش بۆ خوای تاشی پاشی بێ هاوتە. درود و سەلام لەسەر گیانی پاکی پێغەمبەری پێشەوا و مامۆستای مرۆڤایەتی و شوێن کەوتوانی ڕێبازە چاک و پاک و ناوازەکەی تا ڕۆژی دوایی. مامۆستایانی بەڕێز، پیا و ماقوڵان، گەنجان و لاوان، سەرجەم چین و توێژەکان لە خوشکان و برایان، نوێنەری یەکێتی زانایان و بەڕێوەبەرایەتی ئەوقاف و دام و دەستگا فەرمیەکان،
نوێنەری بنکە و ڕێکخراو و لایەنە سیاسیەکان، بە ناوی بەڕێوەبەر و سەرجەم ئەندامان و مامۆستایانی دەستگای ڕۆشنبیری نووری حکمە لە سلێمانیەوە بە خێراتنێکی گەرمتان لێ دەکەین و سوپاسی ئامادەبوونتان دەکەین و پیرۆزبایی خۆمان ئاراستەی هەموو ئەو خوشک و برایانە دەکەین کە ئەمڕۆ لەم ئاهەنگە شکۆدارەدا مۆڵەت وەردەگرن و دەستخۆشیش لە مامۆستاکانیان دەکەین کە خۆبەخشانە و بێ بەرامبەر شەو ڕۆژیان خستە سەریەک تا توانیان ئەم کۆلە لە قوتابیانی قورئان پێ بگەێنن. هەر لێرەوە سوپاسی هەموو دام و دەستگاکانی ئاسایش و پۆلیس دەکەین کە شەو ڕۆژ دەخەنە سەریەک بۆ پاراستنی ئاسایشی شارەکەمان. بەڕێزان، دەستگای ڕۆشنبیری نووری حکمە دەستگایەکی ڕۆشنبیری زانستیە لە بەرواری 18 حوتی 2007 دامەزراوە و لە بەرواری 29 نۆی 2009 لە سلێمانی کراوەتەوە. مۆڵەتی کارکردنی لەلایەن فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکانی هەرێمی کوردستانەوە پێدراوە. ئامانجی دەستگاکەمان بریتیە لە بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری چین و توێژەکانی کۆمەڵگای کوردەواری بێجیاوازی لە ڕێی هۆشیارکردنەوە و گرنگیدان بە فێرکردن و لەبەرکردن و ڕاوەکردنی قورئانی پیرۆز و بایەخدان بە پەروەردەیەکی ڕاست و دروستی نەوەکانی گەلەکەمان و بڵاوکردنەوەی ئاکار و بەهاباڵاکانی ئایینی پیرۆزی ئیسلام و گرنگیدان بە بەدەستهێنانی مۆڵەتی قورئان خوێندن بە شێوەی ڕشتەی پەیوەست هەروەک چۆن لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم وەرگیراوە و نەوە دوای نەوە گەیشتۆتە دەستی ئێمە. بەڕێزان، خۆتان ئاگاداری کار و چالاشیەکانی دەستگاکەمان هەن، بەڵام بە شێوەیەکی کورت هەندێک لە چالاشیەکانی دەستگای ڕۆشنبیری نووری حکمە لە سلێمانی لێرە عەرزی بەڕێزتان دەکەین. یەک، ئەنجامدانی 6 ئاهەنگی مۆڵەتدان، 2 مۆڵەتدان بە نزیکەی 450 کەس لە خوشکان و برایان بە کۆی قیراءات و ڕیواتە جیاوازەکان، 3 کردنەوەی بنکەیەک لە گەڕەکی سێتوان بە ناوی بازنەی 1، 4 بوونی نزیکەی 2000 قوتابی و 200 مامۆستا لە هەردوو ڕەگەز، 5 بوونی زیاتر لە 120 حەلقەی فێربوونی قورئان بۆ منداڵان و نەوجەوانان و گەنجان، 6 کردنەوەی چەندەها خولی جۆراوجۆر و سازدانی سیمینار و وتار و پێشبڕکێ لە بوارەکانی لەبەرکردنی قورئان و دەنگخۆشی و ڕاوەکردن و تەجوید و قاعیدەی نوڕانی و خەتخۆشی و بەرگدووری و زمان و گەشتەپێدانی مرۆیی و ڕێگەکانی وانەوتنەوە و خولی بەهێزکردن بۆ قوتابیان و هتت. خاڵی 7 بوونی ڕێژەیەکی باش لە قوتابیان کە خەریکی لەبەرکردنی قورئانی پیرۆزن. خاڵی 8 سازدانی بەهارەگەشت بۆ قوتابیان و مامۆستایان. خاڵی 9 ئەنجامدانی ئێوارەخوانی بەربان بۆ باوکانی قوتابیان و مامۆستایان و هاوکارانی دەستگاکەمان. 10 تاقیکردنەوەی تەجوید بە شێوەی وەرزی کە لە سەرجەم شار و شارۆچکەکانی سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجەوە بەشداری تێدا دەکەن. 11 کۆکردنەوەی هاوکاری بۆ ئاوارەکان. 12 دەستکردن بە دروستکردنی بینای تایبەت بەلق کە ئێستا هەیکەلی بەرەو تەواوبوون دەڕوات. لە کۆتاییدا ئەم کار و چالاکیانە بە هەوڵ و تێکۆشانی کەسانی خێرخواز و چەندەها مامۆستای لێبڕاو و ماندوونەناس ئەنجام دراون کە شەو ڕۆژ و بێپسان و بێ بەرامبەر کار دەکەن و خزمەت دەکەن بە قورئانی پیرۆز لە دەستگاکەتان. بۆیە هەر لێرەوە داوا لە بەڕێستان و سەرجەم خێرخوازانی شارەکەمان دەکەین کە هاوکارمان بن بۆ درێژەدان بەم کاروانە و تەواوکردنی بینای تایبەت بەلق بۆ ئەوەی لەو ڕێەوە خزمەتی زیاتری هاوڵاتیانی شارەکەمان بکەین. وَلَيَنْصُرَنَّ اللَّهُ مَنْ يَنْصُرُهُ إِنَّ اللَّهَ لَقَوِيٌّ عَزِيزٌ. دووبارە بەخێر بێن. وَالسَّلَامُ عَلَيْكُمْ وَرَحْمَةُ اللَّهِ وَبَرَكَاتُهُ.
یەکی پێنجی 2017 زاینی بەرامبەر بە 5 شەعبانی 1438 کۆچی. زۆر سپاسی کەناڵی ئاسمانی پەیام دەکەین کە ئەوە بۆ شەشەمین جارە لە کاتی ئەنجامدانی مانگەدا ڕاستەوخۆ چالەشەکان بۆ ئەمە هەنگەمان بۆ ئەگوازەوە خۆی گەورە نمونەیان زیاد بکەن. ئێستاش گوێدەگرین لە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز لەلایەن مامۆستا ئەلەم سەردار بە ڕیوایەتی وەرش عن نافع. بافەرمێ. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. واذكر في الكتاب مريم إذ انتبذت من أهلها مكانا شرقيا فاتخذت من دونهم حجابا فأرسلنا إليها روحنا فتمثل لها بشرا سويا قالت إني أعوذ بالرحمن منك إن كنت تقيا قال إنما أنا رسول ربك ليهب لك غلاما زكيا قالت أنى يكون لي غلام ولم يمسسني بشر ولم أك بغيا قال كذلك قال ربك هو علي هين قال كذلك قال ربك هو علي هين ولنجعله آية للناس ورحمة منا وكان أمرا
فحملته فانتبذت به مكانا قصيا فأجاءها المخاض إلى جذع النخلة قالت يا ليتني مت قبل هذا وكنت نسيا منسيا فناداها من تحتها ألا تحزني قد جعل ربك تحتك سريا فناداها من تحتها ألا تحزني قد جعل ربك تحتك سريا وهزي إليك بجذع النخلة تساقط عليك رطبا جنيا فكلي واشربي وقري عينا فإما ترين من البشر أحدا فقولي إني نذرت للرحمن صوما إني نذرت للرحمن صوما فلنكذب اليوم إنسيا صدق الله العظيم. چەند دروستکەیەکی پیرۆزبایی و دەستخۆشیمان پێگەشتە تەنها ناوەکانیان نەخوێنینەوە. مەڵبەندی دوی کۆمەڵی ئیسلامی مامۆستا شێخ عەلاءالدین ڕەزا لەبری مەڵبەندی پیرخدری شاهۆ، مەڵبەندی دوی بزوتنەوەی ئیسلامی کۆمپانیای پاڕێزان بۆ حەج و عومرە، دەستگای ڕۆشنبیری نوری حکمەلقی سەید سادق، ڕابطەی ئیسلامی خێرخوازی کورد سوپاسیان دەکەین. ئێستاش گوێبیستی وتەی یەکێتی زانایان و بەڕێوەبەرایەتی ئەوقافی سلێمانی دەبین لەلایەن بەڕێز مامۆستا مەلا عەباس سەدر فەرەجەوە. با بفەرمێ. بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سپاس و ستایش بۆ ذاتی پاکی پەروەردگار، درود و سەڵاو لەسەر گیانی پاکی پێغەمبەری ئیسلام حەزرەتی محەممەد المستەفا بێت و لەسەر یار و یاوەران و شوێنکەوتوانی بێت بەگشتی تا ڕۆژی دوایی. برایان و خوشکانی ئامادەبووی ئەم کۆڕە پڕخێر و بەرەکەتە، السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆم بە شادمان و بەختەوەر دەزانم کەوا ئیمڕۆ لە کۆڕێکی پڕخێر و بەرەکەتی ئاوهایە کەوا ئامادە بم لە خزمەتتانە کۆڕێکەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مەتیان دەکات و دەفەرمێت خەیڕکم من تعلم القورآن وعلمه، کەسانێک کەوا شاکترین بن
بەڕاستی دانیشتن لەگەڵیانە خێرە، مەرحەباکردنیان خێرە، قسەکردن لەگەڵیان خێرە، تەوقەکردن لەگەڵیان خێرە، لەبەر ئەوە زۆر خۆمان و بەختەوەر دەزانین. و من لە ژیانمدا لەوانەیە بڵەمێکێک لەو وتارانەی کە زۆر بەلامەوە گران بوو بیدەم ئەم وتارە بوو کە بە درێژایی 23 ساڵی تەمەنی ئیمام و خەتیبیم کە زۆرم وتارداوە و لە وتاری سیاسی و کۆمەڵایەتی و وتاری هەینیەکان، بەڵام قورسترین وتار بەلامەوە وتارە بووکەوە لە بەردەم کۆمەڵێک کە پێغەمبەری خوا ئەوە هەمەرجیان بکات بتوانی قسەیان بۆ بکەی، وەکو ئەوەیەکەوە باسی دانایی بۆ لوقمان بکەی کە ئەمەش خۆی نادانیە. بۆیە تەنها من ئەوەی کە پێم سپێدراوە دەمەوێت کە بە ناوی بەڕێوەبەراتی ئەوقافی سلێمانی برای بەڕێزم کاک فەرەیدون بەڕێوەبەراتی گشتی و بەڕێوەبەراتی ئەوقافی سلێمانیشەوە کاک حاجیاکۆ و برایانم لالەقی سلێمانی یەکێتی زانایان و لیژنە فتوواکان ئەو شەرەفیان بە مندا کە لە خزمەت ئێوەدا پیرۆزبایی لەم مامۆستا بەڕێزە خۆشەویستانە بکەم کەوا ولا ئەم فێرخوازە بەڕێزانە بکەم کەوا بەڕاستی مایە شانازین بۆ میلەتی کورد لە خزمەت پەروەردگارە جێ سەربەرزی میلەتی کوردن و لە خزمەت پێغەمبەرەکەیە جێ شانازین بۆ میلەتی کورد و بۆ ئەوانش کە لەگەڵیانە هەڵسوکەوت دەکا و هەروەها جێ شانازین لە ناو عالەمی ئیسلامیشا بۆ مسلمانانی کورد کە بڵێن ئێمەش میلەتێکی مسلمانین و دەیان و سەدان و هەزاران کەسمان هەیە کەوا قورئانی پیرۆزی لەبەرە، ئەو قورئانەی کەوا تەنها لەو شەوەدا کە هاتۆتە خوارەوە خەیر من ئەلفی شەهر بێت، دەبێ ئەو کەسانەی کە هەموو قورئانیان ئاوها وەکو چۆن لە زبانی پێغەمبەرەوە هاتۆتە خوارەوە ئاوها بە جوانی بخوێننەوە یان لەبەریان بێت، دەبێ چەندێک لای خوای گەورە خۆشەویست و بەڕێز بن. بۆیە کورژوانی وتووە دەڵێت لە مەخلوقاتی خوای گەورە هیچ شتێک یەک بە هەزار نییە، بەڵام لە مرۆڤەکانە یەک بە هەزارە. بەڕاستی ئەم پۆلە مامۆستا بەڕێزانە لە فێرخوازان و لە فێرکاران ئەمانە ئەو کەسانن کەوا لە یەک بە هەزارەکانن و ئەمە بەرپەرشدانەوەی دژمنانی ئاینی ئیسلام بوون کەوا لە هەشتاکانە ئەنفالی ئەم میلەتان کرد بە ناوی ئەوەی کەوا ئەم میلەتە میلەتێکی بێدین و کافرە و قەت و عامیان کردن و بە تایبەتی لە بەهاری هەشتا و هەشتا کە زۆرێک لە میلەتان لەناو بر بە ناوی ئەوەی کەوا ئەم میلەتە میلەتێکی مرتەدە و بێدینە و کافرە. ئێوە سلمانتان کەوا میلەتی کورد میلەتێکی مسلمانە هەڵگری پەیامەکەی حەزرەتی محەممەد المستەفایە وەکو چۆن خوای گەورە بۆی ناردووە، ئێمەش بە هەمان شێوە لە دەمیەوە وەرمانگرتووە وەکو خۆی دەیگەێنی ئینشاڵڵا بە نەوەکانی دوای خۆمان. دووبارە و سێبارە بە ناوی برایانم لە بەڕێوەبەراتی ئەوقاف و مامۆستایانی بەڕێز و برایانم لە یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان لەقی سلێمانی پێرۆزباییتان لێ دەکەین، دەستخۆشیتان لێ دەکەین، خوای گەورە نمونەتان زۆر کات و خوای گەورە بیکات بە توێش و زەخیرە بیخاتە سەر میزانی حەسەناتان و ئاخر دەعوانا الحەمد لله رب العالمین والسلام عليكم ورحمة الله وبركاته. بەڕێزان ئێستاش گوێویستی چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز دەبین لەلایەن قوتابی سەنە زمناکۆ بە ڕیوایەتی حەفظ عن عاصم با بفەرموون. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إنا
ربك بكرة وأصيلا ومن الليل فاسجد له وسبحه ليلا طويلا إن هؤلاء يحبون العاجلة ويذرون وراءهم يوما ثقيلا نحن خلقناهم وشددنا أسرهم وإذا شئنا بدلنا أمثالهم تبديلا إن هذه تذكرة فمن شاء اتخذ إلى ربه سبيلا وما تشاءون إلا أن يشاء الله إن الله كان عليما حكيما يدخل من يشاء في رحمته والظالمين أعد لهم عذابا أليما صدق الله العظيم چەند بروسکێکی پیرۆزبایی ڕێکخراوی ڕووناکی بۆ فێربوون لە بەرکردنی قورئانی پیرۆز ڕێکخراوی خوشکانی ئیسلامی لقی سلێمانی ئەنجومەنی نۆزەی ڕێکخراوی خوشکان دایکی بەڕێز دکتۆر دیاری زۆر سوپاسیان دەکەین. ئێستاش داوا لە بەڕێز جەنابی مامۆستا دێر ئەحمەد دەکەین مامۆستای قرائات با بفەرمێ بۆ پێشکەشکردنی وتەکەی. السلام عليكم ورحمة الله وبركاته. الحمد لله، الصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله ومن والاه، أما بعد. ما مصاني بريز براني بريز بشكاني بريزم براسي فضلی خوای پەروەردگارە، خوای پەروەردگار عەزە وەجەل لە کۆڕێکی وا کۆی کردوینەتۆ بۆ بەرنامەیەک کە خوای پەروەردگار عەزە وەجەل لە وەسفیا بفەرمێت إن هذا القرآن يهدي للتي هي أقوى. پێشەوەی من باسی ئەو ئاەتە بکەم، پیرۆزبایی یەکەم لەو مامۆستا بەڕێزانە لەو براو خوشکانەی کە ئیجازە وەرەگرن، ئەمە فەضلی خوایە، ئەبێ شکری خوا بکەن بە وەفایان بەرامبەر ئەو ئەمانەتە گەورە. هەڵگرتنی ئەمانەتێکی گەورەیە، ئەبێ زۆر لە خوا بپارڕێنەوە بۆ ئەوەی ئەو ناوە بپارێزن، بۆ لەبەرەوەی ئەم ئاەتەی پێکۆڕۆینە خزمەتی. زانایان ئەفەرمون هەر کەلیمە ئەم ئاەتە بە مطلقی هاتووە، هەر کەلیمە یەکدانەی ذەوقی بەلاغەی وەک ئەم ئاەتە نامێنێت کە خوای ڕەب العالەمین بە مطلقی هێناوێتی. دینێ خوای پەروەردگار بفەرمێ بەڕاستی ئەم قورئانە ڕێنماییتانەکە بۆ چی ئەو شتە؟ ئەڵێ ئەقوەم یعنی ئەسوە، کەوا بوو بە مطلقی ماوە تۆ منهجت ئەبێت، باوکایەتیت ئەبێت، ئەحکامت ئەبێت، تیجارەتت ئەبێت، سیاسەتت ئەبێت، سلوک و ئەخلاقت ئەبێت، هەرچیتان ئەبێت قورئان ڕێنمایی تەکا بۆ ئەو ئیش. کەوا بوو من نامەوێت لەم کۆڕە باس لە فەضلی قورئان بکەم،
شارەزان والحەمد لله من قوتابیەوەم بەڵام چونکە دوو خاڵ کە ئەیگەیەنم ئینشاڵڵا بۆ خۆم ئامۆژگاری بێ بۆ ئەو برایانێشی کە ئیجازەیان وەرگرتووە. یەکەم لەبەرەوەی لە فەضلی قورئانە باس لەوە ناکەم کە ڕەسوول الله صلی الله عليه وسلم پێمانە فەرمێت من قرأ حرفا من القرآن فله به حسنة فالحسنة بعشر أمثالها. نعلم ألف لام ميم حرف رسول الله فرمي صلى الله عليه وسلم هر حرفك ولكن ألف حرف ولام حرف وميم حرف كأبو أمانة زور بيستو معنا دجاري كجبي بيستين هر للشيرين يكيد لزت ورقرين أو ما بيستو إمام عمر قشت نافعي كر حارث في فرمو أميري مكب فرمي كدانا ولا سرمك أمير بيت فرمي ابن أبزة فرمي من ابن أبزة فرمي مولى من موالينا يكيك لا بندكان فرمي استخلفت مولى فرمي يا أميري إيمان داران إنه قارئ لكتاب الله إنه عالم بالفرائض أما زانايا بكتاب خواي فروزقار أما لعلم فرائض زانايا جاء إمام عمر فرمي أما قد أن النبيكم صلى الله عليه وسلم قال إن الله يرفع بهذا الكتاب أقواما ويضع به آخرين رواه مسلم. أما بس أبو أويك هذا الشوين كوتي أم قرآن بي براسي خواي قورة بليداته برزي أكاتو للاي خوشويساني خوا وجاري وهي احتمال كساني براسي شويني أو برنامج بكون كسي يقش نبي جنازة كيف خات قبر والله لاي خالقي أسمان كانوا زيو لاي ملائكة لا أقاف لاي بيغمبران والصديقون والشهداء حرمتي هي أوي كواب ليرة ما مصاني بريز برا كان كشك كان من أموي أو بليم كغمري آزي صلى الله عليه وسلم حديثة كان بوخ بينمو دواتر أو اسم لسر يقدس كلمة إلي لا أبم أفرميت يؤتى بالقرآن يوم القيامة وأهله تقدمه سورة البقرة وآل عمران يعني وسورة آل عمران كبراء ولد وايب وبضم خفندي وشويني مضافة كي قرتوها تاكو تاي فرمودك فرمي تحاجان عن صاحبهم أمدو سورة القيامة سورة بقرة وآل عمران تين دفاعك لك برقريك لا هاولي قرآن أم فرموده رواية برا كانم خشك كانم ما مصاب الرئيس كانم في غمري عزيز فرموي يؤتى بالقرآن يوم القيامة وأهله تقدمه سورة البقرة وآل عمران نا والله في غمري إخوة فرموي صلى الله عليه وسلم يؤتى بالقرآن يوم القيامة وأهله الذين كانوا يعملون به في الدنيا أمام بس لبروي نشنها الله أم جملة اعتراضية رسول الله تفسيري أهل القرآن ما نقولكات أهل القرآن كيه أهل القرآن في غنبري إخوة فرمي صلى الله عليه وسلم أوانا الذين كانوا يعملون به للرواية مسلم للرواية الذين كانوا يعملون به في الدنيا أهل القرآن أوانا كعمل بقرآن كان بويا زاناين سلف علماء بيشين ابن قيم كمان في فرمي ليرا ابن قيم فرمي أهل القرآن كان هم العالمون به أوانا زانان بقرآن والعاملون بما فيه أوانا عمل بقرآن كان وإن لم يحفظوه عن ظهر قلبه أجر قرآن شان لبرنبو بيت بلام إيش بقرآن بكان وأما من حفظه ولم يفهمه ولم يعمل به فليس من أهل القرآن فإن أقام حروفه إقامة السهم أجر وقت تير أو قرآن دو بخوانيته بجواني بيبيكيت جوان بخوانيته أهل القرآن نية أجر بيته إيش بقرآن نكات كوابو خواي پروردگار عز وجل كما نفرمي كتاب أنزلناه إليك مبارك هم خيرك كاي خيرك وتعينايا ليدبروا آياته قرآن مقصود لقرآن ليعمل ببوات عملي في فكره منهج جيان بيد بمعنى قرر كوابو بلام ايقر كسي قرآن جوان بخوانيته ايشي في بكا فضلي لوانا زور ترك لبريان نكردو نايشي خوانو چونك
خوێندنەوەی قورئان لەسەر هەر کەسێک توانای هەبێ واجبە نابێ هەجر بکرێ قورئان دوور خەیتۆ ئینسان تەنها لە ساڵانە بێ پاکی کەیتۆ یان لە مەکتەبەکانە داینێ ئەگینا قورئان خوێندن برا بە ڕێزەکانم مامۆستایان خوشکانم هەموو کەسەی خوێنێتەوە ئایا منافق قورئان ناخوێنێتەوە مثل المنافق الذي يقرأ القرآن كمثل الريحانة ريحها طيب ومر وطعمها مر كابو منافق شيخ وينيتو والله كي حامل القرآن إمامي فيض معنا فرمير حامل القرآن حامل راية الإسلام أو أنا هودري قرآن الله إسلامي عن بس كردوتو نابي لقل ياري كردنو لهو بارخواردني خلق الدنيا كأماني جبرونا ريزي أوانو بويا رسول الله صلى الله عليه وسلم أم فرمودا من پێم وایە هەموو ئەو مامۆستانەی دەرزی قورئان ئەڵێنەوە بە تەڵەبەکانیان لەبەریکەن پێغەمبەری خوا فەرمووی صلى الله عليه وسلم من قرأ القرآن فليسأل الله به ئەوەی قورئانە خوێنێ با تەنها داوا لە خوا بکا بەو قورئانە فإنه سيجيء أقوام يقرؤون القرآن يسألون به الناس ڕۆژێک دێت کۆمەڵە خەڵکی قورئان خوێنن بەڵام بەم قورئانە دنیا بەدەستێنن بەم قورئان بۆ پارە ئەخوێنن قورئان بۆ دنیا ئەخوێنن کەوا بوو خەڵکی وا هەیە برا بەڕێزەکانم بۆیە زانایانی سەلەف ئەفەرمون ئامان لا ينبغي أن يكون له حاجة إلى أحد نبى خليفة ونبى دسەڵاتدار و نبى سەرۆک ئەهلی قورئان نابێت پێویستیت بە خەڵک بێت ئەهلی قورئان ئەبێ ينبغي أن تكون حوائج الناس إليه خەڵکی پێویستی بە تۆ بکەوێت چونکە هەڵگری خوای رب العالمین قبول ناکات ئەگەر مەجالیش بدات تۆبە بکەی قبول ناکات دینەکەی ناشرینکەی قبول ناکات بەناو قورئانەوە بەوەی باوەڕت هەیە خوا ڕەزاقە مردنت لە لای خوای گەورەیە بێ قورئان بکەیتە وەسیلەیەک بۆی دنیا دەستکەوێت بۆیە برا بەڕێزەکانم خوشکەکانم یەکەم کەسێک کە قیامەتی پێ هەڵ ئەگیرسێت إن أول الناس يقضى يوم القيامة عليه سيكسن ظاهر إشكان لدنيا زور قوريا كسي لبيراي خواي قورة تيبكوش يتاخويني بريجن كسي كيش سرقالي علم خويندن بيت أمي دوم ما بستا ورجل تعلم العلم وعلمه وقرأ القرآن لقيامة بانكي كان أهل علم بوا ولي قرتوه قيان بيتي قرآني خويندوه قيان بيتي بلام لقاء رب العالمين خواي قورة فرميش كيف كرا خواي پروردگار من تعلمت العلم وعلمت وقرأت القرآن فيه خوا فنامان بدا منو ايوش لو انا نجري لو روجه سخت خوا بلا كذبته بو اول واد كرتيت بلين عالمي بو اول واد كرتيت بوتي كتو تشيت تو اهلي قرآني فاداش تكد الدنيا ورقت وايا خلقهم قرآن تنها بو اول نهاتوا ما مصاري بالرزم برا كان خشك كان انسان والله بلا بزانم دنگ خوشیانه جوان ای خوێن وێنە ئەمانە هەمووی جوانن ئەبێ ئاگات لە نیەتت بێ کۆتایی ئەم قسانەش من تەنها بەوە ئەیهێنم بەڕاستی هەڵگری قورئانێکی لە صیفەتەکانی ئەوەتانێک کە ئەبێ پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم لە ڕێزی خوای پەروەردگار إن من إجلال الله إكرام ذي الشيبة المسلم بەڵام ئەوەی دووهەم شایەتی هەیە وحامل القرآن غير الغالي فيه والجاف عنه هەڵگری قورئانە بێ وەسەطیەتی ئیسلام بپارێزێ حتى لە دەرز وتنەوەکەت کە دەرزی قورئان ئەڵێیتەوە کەسێ شایستەیە لە نیو سەعاتە یەک جوزە بخوێنێ بە توانایە ناڕەحەتی مەکە حەقی خۆی بەرێ کەسێ تواناشی نییە لە یەک ڕۆژە ناتوانێت دوو ئاەت حەقی بدە ئەویش وای لێ مەکە نە ئاسانکاری بکە نە قورسی کەرە کەوابوو نە لە ئیسلام تیژتر بە نە لە ئیسلام نەرمتر بە شەرعی خوا شوێنە بیپارێزە وەکو خۆی هەڵگری قورئانە بێ وەسەطیەتی ئەم قورئانە بپارێزێ و ئەو فەرمودەیەش لە پێشە باسم کرد ئەم یەک نمونەیە تان بۆ هێنمەوە گەورەترین ئیش لەم دنیا ئەنجام بدێ براو خوشکەکانم ئەم شارە یا ڕەبی خوای گەورە خێر و بەرەکەتی خۆی بڕێژێتە سەرێ وەکو نمونەیە هێنمەوە ئەگەر بێت و بە پارەی ئێمە ببێ بە یەک مزگەوت و خەڵکەکەشی بانکەین لەسەر دەستی ئێمە تۆبە بکە ئەگەر بۆ خوا نەبێ خواوەری ناگرێت بۆ خوا نەبێ کردەوە چەند گەورە بوو ئینسان بەشی نەفسی خۆی تیا بوو لای خوا بچووکە بڵێن خوایە لای خۆت گەورە بین لە لای ئێمە بچووک بین لە نەفسی خۆمانە یەکێک لە زانایانی قیراءاتە فەرمێ شەوێکیان
سورەتی تاهام خوێند لە خەوا بینیم قورئانێکی گەورەیان هێنابووە سورەتی تاهای بە نور نووسرا بوو هەمووی لەپاڵ هەموو پیتێک ڕەقەمدەیەک نووسرا بوو دا پرسیارم کردتم ئەمە چییە وتیان ئەم شەو سورەتی تاهات خوێندووە هەر پیتێکی خوا بە یەک بەدە پاداشی دایتەسەوە تی گەشتمە چەند ئاەتێک چەند کەلیمەیەک نەنووسرا بوو ئەو کەلیمانە نەنووسرا بوو پرسیارم کرد بۆ ئەم کەلیمانە من خوێندوومە ئەڵێ لەو کاتەی کە گەشتی تام کەلیمانە کەسێک تێپەڕی بەهۆی ئەوە دەنگت بەرز کردو بۆ خوا نەخوێندە و چەند کەلیمە بۆ خوا ئەو چەند کەلیمەت نەخوێند خوا پاداشت ناداتۆ لەسەرەوەی جا داواکارم لە خوا بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆی عاقبەتی من و ئێوەش بەخێر بگێڕێت خوای گەورە ئەم کۆڕ و مەجلیسەمان لەو کۆڕ و مەجلیسە بێ کە خوای گەورە فەرمێ بەندەکاری من چیان نەکرد بە مەلایکە فەرمێ خوایە تەعظیم و تەمجید و تەسبیحی تۆیان نەکرد فەرمێ داوای چیان نەکرد لێ بەهەشت خوا لەوانەمان بگەڕێمە خوایە داوای بەهەشت لێکەن خوای گەورە لێرە هەڵنەسین باشکا بە قسمەتمان خوا لە جەهەنەم بمان پارێزێ پاشان خوای گەورە پاداشتی ئەم مامۆسارە بدات و ئەو قوتابیان و براو خوشکانەش إن شاء الله قورآن بێت بە شەفیع و تکاکاری بۆیان أقول قولي هذا واستغفر الله لي ولكم سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك والسلام عليكم ورحمة الله وبركاته ئێستاش داوا لە مامۆستایانی مۆڵەتدەر و مۆڵەت پێدراوەکان دەکەین بفەرمونون بۆ سەر جێگاکانی خۆیان لە خوشکان و برایان مامۆستایانی مۆڵەتدەر و فێرخوازانی مۆڵەت پێدراو بفەرمونون بۆ سەر جێگاکانی خۆیان جێگاکەی منتان بێت نەچێت ئێستاش مامۆستا ئارازبەری بفەرمێ بۆ خوێندنەوەی چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز بە قیرایەتی ئیبن عامر الشامی مامۆستا ئاراز السلام عليكم ورحمة الله وبركاته. إن الذين يتلون كتاب الله وأقاموا الصلاة وأنفقوا مما رزقناهم سرا وعلانية يرجون تجارة لن تبور ليوفيهم أجورهم ويزيدهم من فضله إنه غفور شكور. والذي أوحينا إليك من الكتاب هو الحق مصدقا لما بين يديه إن الله بعباده لخبير بصير. ثم أورثنا الكتاب الذين اصطفينا من عبادنا فمنهم ظالم لنفسه ومنهم مقتصد
ومنهم سابق بالخيرات بإذن الله ذلك هو الفضل الكبير جنات عدن يدخلونها يحلون فيها من أساور من ذهب ولؤلؤ ولباسهم فيها حرير وقالوا الحمد لله الذي أذهب عنا الحزن إن ربنا لغفور شكور الذي أحلنا دار المقامة من فضله لا يمسنا فيها نصب ولا يمسنا فيها لغوب والذين كفروا لهم نار جهنم لا يقضى عليهم فيموتوا ولا يخفف عنهم من عذابها كذلك نجزي كل كفور وهم يصطرخون فيها ربنا أخرجنا نعمل صالحا غير الذي كنا نعمل أولم نعمركم ما يتذكر فيه من تذكر وجاءكم النذير فذوقوا فما للظالمين من نصير إن الله عالم غيب السماوات والأرض إنه عليم بذات الصدور چەند دروستکەیەکی پیرۆزبایی تەنها ناوەکانیان نەخوێننەوە بەداوای لێبوردنەوە ڕێکخراوی ئیقرا بۆ زانستەکانی قورئانی پیرۆز لقی سلێمانی سوپاسیانەکەین ئەنجومەنی حەوتی سێتوانی کۆمەڵی ئیسلامی سوپاسیانەکەین ئەنجومەنی حەفدەی خوشکانی ڕێکخراوی ئیسلامی بنکەی باوەڕ بۆ فێربوونی قورئانی پیرۆز ڕێکخراوی شفا بۆ قورئانی پیرۆز سوپاسیانەکەین خۆشەویستان وەک نەریتی ساڵانە دەستگاکەمان کەسایەتیەک خەڵات دەکا کە لە ڕابردوودا خزمەتی بە قورئانی پیرۆز کردووە بۆ ئەمساڵ ئەو خەڵاتە پێشکەش دەکرێت بە بەڕێز دکتۆر مامۆستا مەلا عەبدوڵڵا مەحموود چوارتایی با جەنابیان بفەرمێت بۆ وەرگرتنی خەڵاتەکەی وليتفضل الشيخ الفاضل إبراهيم فاضل المشهداني بتقديم الهدية للشيخ الدكتور عبد الله الشوارتاي. بسم الله الرحمن الرحيم. ژیان نامەی دکتۆر مامۆستا مەلا عەبدوڵڵای ئارمەردی ناوی تەواوی عەبدوڵڵا محمود ئیسماعیل ئارمەردی ناسراو بە مەلا عەبدوڵڵای چوارتایی لەدایکبووی ساڵی 1948 زاینی بەرامبەر 1368 کۆچیە خێزاندار و خوای گەورە 5 کوڕ و 7 کچی پێبەخشیوە نمونەیان زیاد بێ قۆناغەکانی خوێندنی زانستە شەرعیەکانی خوێندووە لەسەر دەستی کۆمەڵێک لە گەورەزانانی ڕۆژهەڵات و باشووری کوردستان لەوانە باوکی بەڕێزیان جەنابی مامۆستا مەلا مەحموودی ئارمەردا لە ئاوایی بلەکێ و لە شاریبانە مامۆستا مەلا محەممەد ئەحمەدی واژەیی لە ئاوایی سوێرو مامۆستا مەلا ڕەسووڵی باوەسێنی لە ئاوایی وشکەدەرە مامۆستا مەلا ڕەسووڵی پێشاسبی لە ئاوایی پێشاسبی سەردەشت مامۆستا مەلا حوسێنی ئەڵمانەی لە ئاوایی ئەڵمانەی مەریوان مامۆستا مەلا حوسێنی هندی لە ئاوایی نزارەی پێنجوێن مامۆستا مەلا مستەفای شوێیی لە ئاوایی شوێی بانە مامۆستا مەلا عارفی خورماڵی لە مزگەوتی خۆمخانە لە شاری سلێمانی مامۆستا مەلا حوسێنی دەشتێوی لە مزگەوتی پیرەمەگرون لە سلێمانی هەردوو مامۆستا مەلا عوسمان و مامۆستا عەلی عەبدولعەزیز لە هەڵەبجە مامۆستا مەلا جەلیلالدینی حوسەینی لە مزگەوتی شێخ ساڵح لە شاریبانە مامۆستا مەلا ڕەحیمی فەرخی کە دوجار لە خزمەتیدا مۆڵەتی زانستە شەرعیەکانی وەرگرتووە کە یەکێک بۆ لە زاناناودارەکانی سلێمانی لە مزگەوتی شێخ سەلام لە شاری سلێمانی لە ساڵی 1970 بەرامبەر 1390 کۆچی لە ساڵی 2004 بڕوانامەی بەکالەروێسی لە ئەدعوە والفکر لە کۆلیژی ئیمام عەزەم لە بەغدا بەدەستهێناوە
لساڵی 2008 بڕوانامەی ماستەری لە فقهدا بەدەستهێناوە. لە ساڵی 2012 بڕوانامەی دکتۆرای لە هەمان بواردا بەدەستهێناوە. لە ساڵی 1970 لە شاری سلێمانی و دەوروبەری سەرقاڵی وتنەوەی زانستە شەرعیەکان بووە کە دوجار قوتابخانەی ئەبوبەکری سدیقی دامەزراندووە لە مزگەوتی ئەبوبەکری سدیق لا گەڕەکی مامۆستایان لە سلێمانی کە چەندین فەقی و فێرخوازی پێگەیاندووە. و لە ساڵی 2011 لە پەیمانگەی زانستە ئیسلامیەکان وانەی وتوەتەوە و ئێستاش سەرقاڵی وتنەوەی زانستە شەرعیەکانە لە دواناوەندی مەحوی ئیسلامی لە شاری سلێمانی لە ساڵی 2009 تا ئێستا بەردەوامە. دوو لێکۆڵینەوەی بە زمانی عەرەبی نووسیوە. یەکەم اختلاف الفقهاء في عدد الرضاعات المحرمة. دوم أنواع الهجرة وأحكامها. ئەمە و بێڕای لێکۆڵینەوە و ساخکردنەوەی بەشێک لە شاکارە فقهیەکەی زانای گەورەی کورد مەلا ئەبوبەکری مصنیف کە ناسراوە بە الوضوح لە فقهی پێشەوا شافعیدا کە هەردوو بڕوانامەی ماستەر و دکتۆراکەی لەسەری بەدەستهێناوە. شایانی باسە مامۆستا مەلا عەبدوڵڵا نمونەیەکی بەرچاوە لە خزمەتکردنی قورئانی پیرۆزدا. هەر بۆیە هەموو منداڵ و شاگرد و فەقیەکانی ڕاهێناوە لەسەر جوان خوێندنەوەی قورئان و تا ئەو ڕادەیی ئەگەر فەقیەک لە جێگەیەکی ترەوە هات بێتە خزمەتی بۆ خوێندن هەتا ئەو کاتەی بەباشی قورئانی فێر نەکردبێ وانەی تری پێ نەوتوە. بۆ دوجار بە شێوەی ڕشتەی نەبچڕا و ئەستەند المتصل وڵەتی قورئان خوێندنی لەسەر ڕیوایەتی حەفظ عن عاصم لای مامۆستا مەلا عەبدوڵڵای حافظ و شعبە عن عاصم لای الشەیخ ئیبراهیم المەشهدانی وەرگرتووە. ئێستاش ئەندامی لیژنەی فتوای شاری سلێمانیە و پێشنوێژە لە مزگەوتی ئەزمەر لە شاری سلێمانی. داوا لە مامۆستاکەین بۆ بفەرمێ وتەیەکمان پێشکەش بکات جەنابی مامۆستا دکتۆر عەبدوڵڵا چوارتایی.